تۆ گەروی هورمز کەشتەکانی پیاتیا پەڕنابێت نەوتەکە نانێریتە دەرەوە و سوتەمەنی کەم دەبێتەوە ناچار کێبڕکێکی زۆر دروست بووە لەسەر کڕینی نەوتی رووسیا بۆیە لەم کاتەدا رووسیا لە قازانجدایە. فلیپین بەهۆی کورتهێنانی نەوتەوە باری لە ناکاوی ڕاگەیاند. یەکێک لە وڵاتانەی کە باری لە ناکاوی ڕاگەیاندووە فلیپینە لەم کاتەدا. دواترینە سەر عێراقیش یەکێکە لەو وڵاتانەی کە باری لە ناکاوی ڕاگەیاند کە ئەماش دواتر باسی دەکەین کاریگەریەکانی چی دەبێت بە تایبەت لەگەڵ ئەو کۆمپانیا بیانیانەی کە عێراق گرێبەستی هەیە لەگەڵیان لە کاتێکدا لەم کاتەدا عێراقیش یەکێکە لە وڵاتانی کە کورد باری لە ناکاوی ڕاگەیاندووە فلیپینیش بە هەمان شێوە. کۆمپانیای کۆسکۆ شیپین لاینس دەست بە هەناردەکردن دەکاتەوە. تەمانەمەیەکێکە لەو کۆمپانیانی کە باس لەوە دەکرێت دەست دەکاتەوە بە هەناردەکردنی نەوت. بازاڕەکانی ئەمریکا و کەندا و سەوس هەڵگەڕاون ئەمەش گرفتێکی ترە کە لە ئێستادا دروست بووە. بەڵێ نرخی غازی ئەوروپا تەمان ئێمە کاتێک کە باس لە گەروی هورمز دەکەین با تەنها چاوەکەمان لەسەر نەوت نەبێت چونکە لە گەروی هورمز غازیش بێگومان پیادا تێپەڕی کردووە بۆیە لەم کاتەدا گرفتی غاز ئێمە هەرێمی کوردستان و کێشەیەمان بۆ دروست بوو بەڵام ئەم گرفتە تەنها تایبەت نییە بە ئێمە بەڵکو گرفتێکی جیهانی و گرفت دروست بووە و نرخی غازی ئەوروپا لە سا 8 دابەزینی بەخۆیەوە بینیوە. کۆمپانیای ئێرگاسی ئەمریکی دابینکردنی هیلیۆمی کەم کردوێتەوە و ئیندۆنیزیا باجی خستە سەر هەناردەی بەرهەمی نیکڵ و خەڵوز. لە ئێستادا کە گرفت بۆ هەناردەی نەوت دروست دەبێت بێگومان دەبێت پەنا ببرێ بۆ هەر یەکێک لەو شتانەی کە دەبێتە هۆی سەرچاوی وزە. خەڵوز یەکێکە لەوانەی کە کاریگەریەکی زۆر باشی هەیە لەسەر سەرچاوی وزە. بۆیە ئیندۆنیزیا باجی خستنە سەر هەناردەی بەرهەمی نیکڵ و خەڵوزی بەرز کردوەوە لەبەر ئەوەی لە ئێستادا خواست لەسەر خەڵوز زیادی کردووە بەهۆی ئەوەی وەک سەرچاوەیەکی وزە بەکاردێنێ. ئاژانسی نێودەوڵەتی وزە باز لەوە دەکا یەدەگی استراتیژی زیاتر بەکاردەهێنێ. ئاژانسی نێودەوڵەتی وزە هەر لە سەرەتای جەنگەکەوە هاوکاری خۆی پیشاندا لە ڕێگەی ئەو دەوڵەتانی کە هەیە بوو 400 میلیۆن بەرمیل نەوتی یەدەگی خستە بازاڕەوە و ئێستش جارێکی تر ئاژانسی نێودەوڵەتی وزە باسی لەوە کردووە تەمان بەهۆی ئەو ڕێژە زۆرە یەدەگەی کە هەیەی یەدەگی استراتیژی زیاتر بەکارێنێواتە جگە لەو 400 میلیۆن بەرمیلەی کە خستوێتە بازارەوە ئامادەیە یەدەگی استراتیژی زیاتر بەکار بهێنێ. وەزیری وزەی تورکیا باسی لەوە کردووە بەردەوامی جەنگ 14 میلیارد دلار زیانی پێگەشتووە. بیرمان نەچێت ئەو نەوتەی کە لە عێراقەوە ڕەوانەی دەرەوە دەکرا و بە خاکی تورکیادا تێپەڕی دەکرد تورکیا پشکێکی زۆر باشی لەوە هەبوو و حسەیەکی زۆری وەردەگرت و قازانجێکی زۆری دەکرد. لە ئێستادا کە نەوتی عێراق بەهۆی داخستنی کە دەوترێت داخراوە گەروی هورمزەوە ناتوانێت بنێرێتە دەرەوە یەکێک لەو وڵاتانەی کە زۆر زەرەری کردووە و زیانی بەرکەوتووە تورکیا کە ئەوتا خۆیان بە ئاشکرا دەڵێن بەهۆی ئەم جەنگەوە 14 میلیارد دلار زیانیان پێگەشتووە. دۆرچە بانک باس لەوە دەکات جەنگی ئێران بەکارهێنانی یوانی چینی زیاد دەکات دیارە ئەم یوانی چینیەش ئەمە چینیەکان شێوازێکی نوێیە کە بەکاری دێنن بەهۆی جەنگەوە وای کردووەکە بەکارهێنانی یوانی چینی زیاد بکات. ئەمە کۆمەڵێک زانیاری بوون لەسەر هەموو ئەو شتانەی کە بەهۆی ئەم جەنگەوە دروست بوون بە شێوەیەکی گشتی لە نێوان وڵاتان نەک تەنها لە عێراق و هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە بەڕاستی بۆ من گرنگە ئەمەوێت لەم بەرنامەیەدا باسی لێوە بکەم لەگەڵ میوانەکانم عێراق و هەرێمی کوردستانە. ئەوەی کە ئێمە ئێستا دەیبینین بەهۆی داخستنی گەروی هورمزەوە عێراق ناتوانێت هەناردەی نەوتی ڕاگیراوە و ناتوانێت نەوت بنێرێتە دەرەوە. ئەوەی کە لە ئێستادا پشتی پێدەبەستێ تەنها هێڵی بۆری کوردستانە کە لە ڕێەوە نزیکەی 275,000 بە نەوتی عێراق و هەرێمی کوردستانی شەوە دەنێرێتە بەندەری جیهان و لەوێوە دەفرۆشرێ. ئەمە کاریگەریەکی خراپی لەسەر عێراق و هەرێمی کوردستان هەیە لە کاتێکدا بیرمان نەچێت لە سەدا 90 ئیعتیمادی عێراق بە تایبەت بۆ بودجە نەوتە کە ئێستا ئێمە گرفتی نەوتمان بۆ دروست بووە عێراق دەتوانێت موچە خۆرانی بۆی و هەرێمی کوردستانیش دابین کە هەموو ئەمانە کۆمەڵێک پرسیارن ئێمە
ئەم ئێوارەیە لەگەڵ میوانەکانم وەڵامیان دەدەینەوە. یەک گوتان و دەگەڕێمە وڵاتان. دووبارە سڵاوتان لەبێت ئازیزانم، لەگەڵتان دەبین. نەوزاد مهندس کە بەڕێزیان چاودێری سیاسین بەسپاسەوە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە دەبێت. کاک نەوزاد زۆر بەخێر بێت. زۆر سپاس. کاک دەشتی قادر بەڕێزیان ماستەریان هەیە لە گرێبەستەنەوتیەکان بەسپاسەوە لە ڕانیەوە لە ڕێگەستریمەوە لەگەڵمان دەبێت. کاک دەشتی بەڕێزیشتان زۆر بەخێر بن. کاک نەوزاد منێمە سەرەتا بێمە لای بەڕێستان. سپاس بۆ تۆش کاک نەوزاد منێمە سەرەتا بێمە لای بەڕێستان. وەک چاودێرێکی سیاسی کە ئێوە بەردەوام چاودێری دۆخەکە دەکەن. بینیمان پێشتر لە شەڕی 12 ڕۆژی ئیسرائیل ئێران هەڕەشەی داخستنی گەروی هورمزی کرد، بەڵام نەیکرد. بەڵام ئەم جارە دۆخەکە بەم شێوەی لێ هات. هەندێک وڵات باس لەوە دەکرێت بە نمونە سعودیە، هەر ئەو کات حەزەری خۆی کرد، کۆمەڵێک کاری باشی کرد لە ڕێی وڵاتانی دراوسێەوە بووی بتوانێت بڕێکی باش نەوت یەدەکدا بنێ بۆ حاڵەتێکی وا. بەڵام عێراق گوێ بە بابەتەکە نەیە. لە ئێستاە کە کەوتوینەتە دۆخێکی واوە، چارەنووسی عێراق چی بەسەر دێت؟ دۆخەکە بەکوێ دەگات؟ زۆر سپاسانەکەم بە خێراتنی میوانی بە ڕێزیشەکەم. بەداخەوانێت دۆخی شەڕ من هەموو کاتێ وتومە شەڕ کارەساتە، ماڵوێرانیە، کاولکاریە بۆ هەموو مرۆڤایەتی و بە تایبەتیش بۆ ئەو دوو وڵاتی کە شەڕ لە نێوانیاندایە بۆ ئەو ناوچەی کەوا شەڕەکەی تێدا هەڵگیرساوە. بەداخەوە هەرێمی کوردستان و عێراقیش بۆ خۆیان هەمیشە لە ناوجەرگەی ڕووداوەکان و ئەحداسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بوون. ئەم شەڕێکی وەکوڵێن سەپێنراو بوو و چاوەڕوان کراو بوو لە دوای شەڕی 12 ڕۆژەی ساڵی پاری شەوانێ، چونکە ململانەکان و کێشەکانی نێوان ئیسرائیل و ئەمریکا لەلایەک لەگەڵ ئێرانە هەر بەردەوامی هەبوو و مانگ بە مانگ و ڕۆژ بە ڕۆژیش توندوتیژی و هەڵکشان بوو. بۆیە چاوەڕوان دەکرا ئەم شەڕەوا بێ، تەنانەت ئەم شەڕەوە کۆڵەن شەڕێکی سەپێنراویش بوو لە کاتێکی شابوو کە گفتوگۆکانی نێوان ئەمریکا ئێران هەر بەردەوام بووە. کاتێک لە وەفدەکان لەسەر مێزی مفاوەزات بوون، شەڕ دەستی پێکرد بەبێ ئاگداری. لەبەرەوە وەکوڵێم شەڕەکە دەستی پێ کردووە و کەوتۆتە ئەو قۆناغی کە ئێستا جەنابەت باست کرد. تەبان گەروی هورمز گەرویەکە تەنگەیەکە یەکێک لەو حەوت تەنگە مهمانە گرنگانە لە ناو دنیاە و گرنگیەکەی بۆیە زیای کردوێتەوە کەوتۆتە ناوچەی ڕۆژهڵاتی ناوڕاست. لە ناوچەی ڕۆژهڵاتی ناوڕاستشە کەوتۆتە ئەو موقعە جوغرافیەوانێ کەوا 6 دەوڵەتی کەنداوی عەرەبی زائیدەن عێراق و زائیدەن ئێرانیش وەکو دوو وڵاتی دەرەوەی وڵاتانی کەنداو بوونەتە یاخود ئەنجومەنی کەنداوی عەرەبی بوونەتە هۆی ئەوەی کەوا لانی کام وەکو بازەکرێت لە بڕی بەرهێمەنا لە 1932 نەوتی هەموو جیهان بەرهەم دەهێنن و هەناردەکردنیش تقریبان لە نزیکەی وەکو وتمان لە هەناردەکردنەکە لە 1926 هەناردەکەن و لە 1932 یەدەجی هەموو نەوت جیهانیشان لەم ناوچەیە کۆبووتەوە. بۆیە گرنجێکی تۆ ئەو کەمیەتە زۆرەی سوتەمەنی و ئەوە سەرڕای ئەوەی کەوا غازی سروشتیش لە سەدادا ئینتاجا و لە 1970 هەناردەکردنە ئی هەموو جیهان. بۆیە ئەم گرنجیە زۆر مهمە بۆ بازارەکانی دنیا و ئیستقرار و جێگیری و هاوسەنگڕاگرتنی بازارەکانی سوتەمەنی یاخود ئەوە نەوت و غازی سروشتی لە دنیاە. ئەوە تا دەبینیت لە ماوەی 25 ڕۆژدا تەسەورەکەی لە ماوەی 24 لە 28 مانگی دووانێت تا 24 مانگ تا دوێنێ هەموو ڕۆژێک 20 ملیۆن بەرمیل نەوت نەچۆتە بازارەوە کە بەماوەی ئەم 25 ڕۆژە دەکاتە 500 ملیۆن بەرمیل ڕۆژانە. ئەمە کەمیەتێکی کەم نییە بۆ بەتایبەتی بۆ وڵاتە پیشەسازیەکان کە ماچینەی ئینتاج و پیشەسازی و پێشکەوتن و گەشەیان وەستاوەتە سەر نەوتی خاوەکان. لێرەدا وەکووتم کارتی داخستنی گەروی هورموز وەکو جەنابەت باست کرد هەمیشە وەکو کارتێکی فشار بەدەستی ئێرانەوە بووە، بەڵام بە درێژایی مێژوو دانەخراوە. ئێستا یەکەم جارە داخراوە. من دوو حەدەست بۆ باز دەکەم کە لە مێژووی نزیکا ڕوویاوە. کاتێک ئەمریکا بەو جلهێزی خۆی لە ساڵ 1970ەوە و ڕوخانی ڕژێمی شاوهاتنە سەرحوکمی ئەم ڕژێمەی ئێستا لە ئێرانە کێشەیەکی 2 ساڵە زیاتر لە بینی ئەمریکا و ئێرانە ڕوویدا بە گرتنی بارمتەکانی ئەمریکیەکان بوو. ئەمریکا لەو کاتەشە پەنای نەبردا، هەندێک گەماروی خستە سەر ئێران و ناوچەکە، بەڵام هێشتا بڕیاری داخستنی گەروی هورمز بە تەواوەتی نەیدا یاخود هێرشکردنی کە دەریایی بۆ سەر دوورگەی خەرج کە دوورگەیەکی گرنگە بۆ ئێران و لە سەتا نەوتی مشتەقاتی نەوتی و نەوتی خاوی ئێران لەوێەوە دەڕوا. لە درێژەی 8 ساڵی جەنگی عێراق ئێرانە نە ئێران
کارتەکەی بەکارهێنا بۆ داخستنی گەروی هورمز و عێراق بالفعل لە ڕووی هێزی دەریایی ئەوەوە ئاسمانی و هێرشی زۆر توندی دەکرد سەر دوورگەی خەرج بۆ وەکو شادەماری نەوت و داهاتی ئێرانی بوو بەڵام ئەمریکا هێشتا ڕێگەی نەدا کە گەروەکە دابخرێ و دوورگەی خەرج بە تەواوەتی دابخرێ و وێران بکرێوانە بۆیە نەچێت کاک نەوزاد ئێمە ڕێکەوتنامەی ئەنکلۆسمان هەیە ئەم ڕێکەوتنامەیە کە ئەمریکا کردوێتی لە ساڵی 70 بۆ 80کانیش باسی لەوە کردووە کە هیچ وڵاتێک ناتوانێت تاگلایانانە بڕیاری ئەو بدا کە گەروی هورمز دابخرێ و هەر کەشتی و فڕۆکەیەکیش دەتوانێت بە گەروی هورمزدا هاتوو چۆ بکە بۆیە ئەوەشی کە تۆ باست کرد تا ئێستا یعنی ئەمە نەکراوە لە هەموو نمونەی ئەو شەڕانەی کە تۆ باست کرد هیچ کام لە وڵاتان لەم ڕێکەوتنامەیە لایەن نەداوە بەڵام ئەوەی کە ئێستا ئێران کردی جیاواز بوو ئێران بۆ معلوماتت ئەم شەڕا لە لای ئێرانەوانێ شەڕی مانوونەمانە دەکرێت لە ڕێکەوتنامەشت لای یاوە چونکە دەزانێت شەڕ بکات درێژە پێدانی شەڕەکە بە شێوەیەک لە شێوەکان هەر دەبێتە نەمانی دەسەڵات و ڕژێمی ئێرانی شەڕیش بکە وەکووتمان شەڕ بکە ئەوە وەکووتم ئەو پەڕی ناتوانێت ماوەیەکی دوور و درێژە بکێشێ شەڕیش ناکات ئەوە دەبێتەوەی ڕوخان و نەمانی هەموو دەوڵەت و هێز و توانا و ڕژەمەکەی ئێران بۆیە ئەمە شەڕی مان و نەمانەکە لەو بەری شەوانەیە ئەمریکا شەڕی هەیبەت و مانەوەی بە پلەیەکی دەوڵەتی زلهێز ئەبینێ لە دنیادا ئەم شەڕا بۆ شکاندنی شکۆی ئەمریکا بۆ هاتنە خوارەوەی پلەیەکی دەسەڵات و تاکە هێزی دنیا لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی عەسکەریەوە بۆ ئەمریکاش ئەویش هەرمان و نەمانە چونکە بە تێکشکاندی ئەمریکا لە بەرامبەر هێزێکی ناوچەی وەکو ئێرانە دەبێتە تێکشکاندی هەیبەتی لە هەموو دنیادا سبەینێ نادووسبەی ساڵێکی کە 2 ساڵیکە لە ناوچە جیاوازەکانی دنیاە دەبێتە هۆی ئەوەی کە وڵاتانی کرد سەر هەڵبدەن دژایەتی سیاسەتی ئەمریکاکەن و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کەوا تۆ خۆت دەزانیت ئەم شەڕا هەندێک لە چاودێران باسی دەکەن بەرناڕاستەو خۆ شەڕی ئەمریکا سینە کە ڕکابەرە سەرچێکەکەی ئابووری سیاسی تەکنۆلۆژی و عەسکەری ئەمریکایە بۆیە وەکو وتم هەردوو لە ئەم شەڕا بە شەڕی مانوونەمان بە شەڕی کەرامەت بە شەڕی هەیبەت بۆیە دەست ئەبەن بۆ هەموو وەکو ئەڵێن بنکەیەک یاخود هێزێک کارتێک فشارێک بۆ ئەوەی وەکو ئەڵێن درێژە بە تەمەنی خوان بە هەیبەتی خوان بە مانەوە قووەت و هێزی خوان بن لەبەر ئەوە وەکو وتم ئەمڕۆژ باشی کردن باسم لەوە کرد یعنی ئەمە لە تازەترین زانیاری ئەو کەشتێکە بە گەروی هورمزدا ڕۆشتووە بەڵام ئێران ئەڵێ بۆ هەر کەشتێک کە بە گەروەکەدا بڕوە 2 ملیۆن دلار وەردەگرێت ئەمە ئەوەمان پێداڵێت کە بەڕاستی ئیتر ئێران کە دەست بۆ ئەم شتانە دەبا ئابووری ئێران خراپە بەرەو داڕمان چووە کە دەیەوێت لە ڕێی ئەمانەوە دەستکەوتێک وەربگرێ بۆی لە جەنگەکە بەردەوام بێ حتمما بۆ خۆ بیرمان نەچێت لانەخان ئێران لە ساڵ 1970 لە ژێرگەماروێکی ئابووری بە تایبەتی ئەمریکایە زائیدەن ئەو وڵاتانی ئەوروپاش هاتە سەر لە دوای 78 ساڵ شەڕی عێراق-ئێرانی کرد وێرانیەکی تەواو ڕووی کردە ئەو وڵاتە تەنها لە ساڵی لە دوای 1970 کە شەڕ ڕاگیراو تا مەسەلەن ئەم ساڵانە ئێران وەکو ئەڵێن ئارامێکی ناوخۆیی بە خۆی و بینی و توانی سەرقاڵی ئاوەدانکردنەوە و تەعمیر و بژێوی خۆی بدا بەڵام ئەمە کێشەی ئێرانی چارەسەر ناکرد لە بەرەوەی گەمارۆکان زیاتر بوون بە تایبەتیش لە دوای ساڵەکانی 2005 و بەدواوە و دەستبردننی بۆ چەکی ئەتۆمی و گەشەپێدانی ئەو بوارە و ناڕزایی ئەمریکا و هەموو وڵاتانی ئەوروپا جارێکیکە بووە هۆی ئەوەی کەوا گەمارۆکان تونتر بێ لەسەر شەخسیاتەکان کەسایەتەکان ڕژێمەکە دەوڵەتەکەی ئێران بۆیە ئێران بەڕاستی وەکو وتمان بە مروری ئەو 47 ساڵی ئەم ڕژێمە هیچ کاتێک نەیتوانیوە وەکو وڵێن 10 ساڵێک تێپەر بکە هاوسەنجی خۆی عافیەتی خۆی لە ڕووی ئابووری لە ڕووی اقتصاد لە ڕووی ژێرخانی ئابووری خۆی جێبەجێ بکە بۆیە بەڕاستی قورسە بەرەنگاربوونەوە درێژدانی ئەم شەڕا بۆ ئێران بەڵام وەکو وتم ئێرانیش دەیەوێت بە هەر شێوەیەک بووە و ئێران با بیرمان نەچێت درێژدانی شەڕەکە ئێران ئەو ئومێدەی هەیە لە درێژدانی شەڕەکە بۆ ئەوەی وڵاتانێکی وەکو پشتیوانی خۆی و هاوکار و هاوپەیمانی خۆی لە رووسیا لە سین لە کۆریای باکوور دەزۆر بدەن و بێنە ناو جەنگەکەەوە و بەمەش جەنگەکە هەم ڕوقعی وەکو ڕووبەری جوگرافیا فراوانە بێ و هەم گەرمترە بێ و هەم باسەوە دەکرێت کە چەند ڕۆژێک لەمە پێش کەشتێکی پاکستانیش بە هەمان شێوە بەناو گەروی هورمزدا ڕۆشتەکەواتە ئێران گەروی هورمزی تەنها بەڕووی ئەو وڵاتانەدا داخستۆ کە هاوپەیمانی ئەمریکان ئەگەرنا
هاوپەیمانەکانی خۆی لە دەوری خۆی کۆ کردوتەوە و ڕێگە دەدرێت کەشتی ئەو وڵاتانەش بە گەروی هورمزدا هاتو چۆ خۆی هەر ئەمڕۆ وەزیری خارجی دوێنێش تاکیدی کردو ئەڵێ ئێمە گەروی هورمزماندانە خستووە تەنها بەڕووی ئەو کەشتیانەی دوژمن لای ئەو ئەمریکا ئیسرائیل دەستخۆش ماچمە لای کاک دەشتی لە ڕانیە کاک دەشتی دووارە سلااوت لەبێ با بینەوە ناوخۆی هەرێمی کوردستان با باسێک لە عێراق بکەین من لە سەرەتاوە باسم کرد کە لە سەدا 90 زیاتری ئەعتیمادی عێراق بۆ بابەتی بودجە لەسەر نەوتە و دەکرێت بڵین لە ئێستادا بارودۆخی عێراق بەو شێوەیە کە دەیبینین کۆمەڵێک بۆری باز دەکرێت کۆمەڵێک هێڵ باز دەکرێت کە ئەمانە لە عێراقدا بوونیان هەیە بەڵام لە ساڵانێکی زۆرەوە بایەخیان پێ نەدراوە و پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە هەر بۆ نمونە ئەم هێڵی بۆری کوردستان کە ئەمەش کە لەگەڵ ئەوەی کە لەم کاتەدا شتێکی باش بوو بەڵام ئەوەش پێویستی بە هەنێک نۆژەنکردنەوە هەیە کەرکووک جیهان کەرکووک یعنی ئەم هێڵانە ئەمە زیاتر باسی کەین ئێمە هەژار نین لە بوونی ئەو هێڵانە و بۆ حاڵەتێکی وا ئەگەر گەروی هورمز نەبێ عێراق دەتوانێت پەکی نەکەوێ بەڵام بۆ پەکی کەوت زۆر سپاس لانەخان یاوارەت باش کاک نەوزاد بە خێر بێ جەنابەت سڵاو بۆ بینەرانتان لە ڕاستیدا عێراق دوای ساڵی 2023 بیری لەوە کردەوە کە بێزگە لە گەروی هورمز دوای 2023 ینی دوای تشکیلی حکوومەتی عێراقی لە 2005 و بە دواوە کابینەیەک لە دوایەکەکان بیریان لەوە کردەوە کە بەدیلی گەروی هورمز وەکو چۆن بڵێ بە یعادە نەزەرێکی بۆ بکەن یاخود بە جۆرێک لە جۆرەکان بنیادی ئەو هێڵانە بنێنەوە یاخود نۆژێنیان بکەنەوە یەکێک لەو هێڵانە کە چاوی زۆر لەسەر بوو هێڵی کەرکووک جەیهان بوو و کاری باشی تێدا کرا تاوەکو ئەوەی کە ئامادەکرا بەڵام بە هاتنی داعش و شەڕی تێرۆر و ئەوانە ئەم بۆڕیە زیانی بەرکەوت و دواتر بیر لەوە کرایەوە کە هێڵی کەرکووک بانیاس بە هەمان شێوە کاری تێدا بکرێت و نۆژەن بکرێتەوە ئەوەش دواتر هەر بەهۆی شەڕی داعش و بارودۆخی تێکچووی ناو خۆی سووریا دەستی لێ هەڵگیرا ئەنجا بیریان لەوە کردەوە کە ئەو بۆڕیەی کە لە عێراقەوە دەڕواتە ناو دەریای سوور بۆ سەر یەنبوع لە سعودیەوە ڕەت دەبێ سعودیە بە جۆرێک لە جۆرەکان دەستی بەسەر بۆڕیەکەدا کرد داوای ئەو تەعویزات و قەرزانەی لە عێراق کردتاوەکو و نەیجێڕێتەوە ڕێگەنەدا بەو بۆڕیەوە لەو بۆڕیەوە نەوت هەناردە بکرێ و لە ساڵی 2014 و کاتە کە سەرۆک وەزیران نووری مالیکی بوو ڕۆژ سەردانی ئوردنی کرد لەوێ بیریان لەوە کردەوە کە نەوتی بەسرە لە ڕێگەی بۆڕیەوە ببەنە سەر کەنداوی عەقەبە یاخود سەر بەندەری عەقەبە لە بەندەری عەقەبەوە ئەو نەوتەی بەسرە بنێردرێتە دەرەوە تاوەکو حەدیسە تاوەکو شاری حەدیسە لە پارێزگای ڕەمادی ئەو بۆریە هێنرا و دواتر لەوێ وەستێنرا بەشێک لە پەرلەمانتارەکان بەشێک لە فراکسیۆنەکانی ناو پەرلەمان ڕەخنەیان گرت لەو پلانەی حکوومەت یعنی بە بیانووی ئەوەی کە ئەم نەوتە بۆ ئیسرائیل دەڕوا لە کاتێکدام ڕخنانە هیچ لە جێگەی خۆی نەبوو لە بەرەوەی ئیسرائیل وڵاتێکی بچووکە ڕۆژانە لە ئێستادا 150 بۆ 200,000 بەرمیلی پێویستە ئەو بەدیلانە هیچیان ئامادە نەکران تاوەکو ئەمڕۆ بۆیە ئەوەی کە ئێستا هەیە ئەمەی کە ئێستا هەیە تەنها هێڵی بۆری کوردستانە کاک دەشتی تەنها لەوێوە دەتوانرێت نەوت بنێرێتە دەرەوە لە ئێستادا بەڵێ لە ئێستادا ئەو بۆڕیەی نەوتی کوردستانە کە 200,000 بەرمیل تا 200,000 بەرمیلی لێوە دەنێردێتە دەرەوە و زایدن وەزارەتی نەوتی عێراق لە ڕابردوودا باسی لەوە کرد کە ئێمە هەوڵی ئامادەکردنی بۆڕی جەیهان کەرکووک دەدەین و ئەگەر تێبینیتان کردبێ هەر ئەمڕۆ ئارسەلان بەرەکدار وەزیری وزەی تورکیا باسی لەوە کرد و داوای لە عێراق کرد دوای ئەو واقعەی کە هاتۆتە پێش بەڵکو بە عێراقیەکان ڕوون بوو بێتەوە کە گەروی هورمز بە تەنیا اعتیمادی نەخرێتە سەر و نەوتی بەسڕەش بێنرێتەوە کەرکووک و لە بۆڕی کەرکووک جەیهانەوە بنێردرێتە دەرەوە ئەمە یەکێکە لەوانەیە کە وەزیری نەوتی عێراق بەڵێ کاک دەشتی باسی کرد کە باسی کردووە کە ئەوان لە ئێستادا ناتوانن ئەو یەدەگە زۆرە نەوت لای خۆیان بهێڵنەوە لەبەرەوەی ناشتوانرێت نەوتەکە بنێرێتە دەرەوە بۆ یەکێک لەو ڕێگانی کە باس کراوە بەشێک لەو نەوتەی بەسڕە بهێنرێتە هەرێمی کوردستان و لێرەوە لە ڕێی هێڵی بۆری کوردستانەوە بنێرێتە دەرەوە ئەمە دەکرێت
یەکێک لە ڕاستیدا هەتا وەکو باسم کرد لە پێشودا تاوەکو شاری حەدیسە بۆری لە بەسرەوە هاتووە یعنی لە حەدیسە لە نێوانی حەدیسە بۆ کەرکووک هیچ بۆریەک نییە ینی پێم وانە بەو خێراییە بەو دەم و دەستێ ئەوان بتوانن ئەو بۆریە وەکو چۆن بڵێ ئامادەی بکەن بۆیە ئێستا تاکە بەدیل ئەو ڕێگەیە کە لە ڕێگەی تورکیاوە بینێرن و عێراق تووشی گرفتی ئابووری نابێت لە مانگە و لە مانگی چواریشدا بەدەلیلی ئەوەی کە عێراق 2 مانگ دوای فرۆشتنی نەوت پارەکانی لە بانکەکانی ئەمریکاوە بۆ دەگەڕێتەوە بەڵام ئێستا کێمە لە مانگی لەم کاتەدا ڕەنگە موچەخۆران ترسیان لێ نیشت بێت بەتایبەت لە هەرێمی کوردستان ئێمە ئازانین لە بەنزیکەی لە ساڵی 2014ەوە ئێمە لە قەیرانێکی ئابووری خراپداین و هیچ کاتێک و هیچ مانگێک موچە لە کاتی خۆیدا نەدراوە و بۆ هەر مانگێک کە موچە دێت دەبێت دوعای ئەوە بکەین کە بەغداد دڵی باش بێت گرفتمان بۆ دروست نەکات و موچەیەک بنێرە ئیتر بە 6 ڕۆژ بە 50 ڕۆژ جارێکە ئەوەی کە دەبینرێت و ساڵانێکە ئێمە لەو قەیرانەداین لەگەڵ ئەوەی کە نەوتیش نێراوەتە دەرەوە گرفتیش نەبووە بەڵام لە ئێستەیە ئەوەی کە بەڕێستان باسیەکەن 200,000 بۆ 250,000 ئەگەر بتوانرێت لە ڕێی هێڵی بۆری کوردستانەوە بنێرێتە تورکیا بۆ بەندەری جیهان و لەوێ بفرۆشرێ ئەمە گرفتی موچە بۆ موچەخۆرانی عێراق و بە تایبەتیش هەرێمی کوردستان دروست ناکات لە ڕاستیدا ئەو قسەی ئێستەی من بۆ مانگی چواریش نییە لەبەرەوەی بۆ نەوتی عێراق لە مانگی دووشدا بەڕێکراوە بۆ دەرەوە بۆ بازارەکان ئەو قسەی ئێستا بۆ مانگی 5 لەبەرەوە یاعتیمادی عێراق لەسەر نەوتە لە سەڵانەوەتی ینی نەفقات و تەمویلی بودجەی عێراق دەکا و ینی شادەماری ڕئیسی بودجەی عێراق و نەفقاتی عێراقە عێراق لە 2015 لە ساڵ 2020 یعنی لە عێراقی نوێدا 2 جار تووشی ئەزمەی لەو شێوەیە بۆتەوە بە تایبەت تەخیرجار بەهۆی کۆرۆناوە عێراق ئامادەکاری کردووە بەپێی ئەوەی کە ئەو بارودۆخی کە ئێستا هەیە ئامادەکاریەکان بەو شێوەیە یەکەم وەزارەتی نەوتی عێراق بڕیاریدا بە ینی باری لە ناکاو یاخود قوی قاهرەی ڕاگەیان ئەویش بۆ ئەوەی کە خۆی بپارێزێت لەو ئیلتیزامات و پابندیانەی کە لە گرێبەستەکاندا هاتووە لەگەڵ شەریکاتی منتیج ئەو کۆمپانیانی کە وبەرهێنن و لەگەڵ ئەو کۆمپانیانەی کە نەوتی بۆ نەقل دەکەن و لەگەڵ ئەو وڵاتانەی کە کۆنتراکت و عەقدیان هەیە بۆ کڕین و فرۆشتن بۆ فرۆشتنی نەوت ئەوە بۆ خۆپاراستنەوە ئەویش لە بڕگەی 33 گرێبەستەکانی نەوتی باشووردا هاتووە کە ئەگەر لە 3 مانگ زیاتر بێ ئەوە دەبێت تەعویز بۆ شەریکات بکاتەوە و خاڵی دووەم کە عێراق خۆی بۆ ئامادە کردووە ئەوەیە کە نەوتی عێراق کاتێک یعنی توانای هەناردەکردنی نامێنێ یاخود داهات سفر دەبێتەوە ئەو پەنا باتە بەر ئەو دۆلار و ئاڵتونەی کە وەکو یەدەک هەیەتی و بیخاتە بازارەوە بەپی تەسریحێکی بانکی ناوەندی عێراقی بێت ئەوان بۆ 12 مانگ ئامادەن یعنی ئەگەر بێت و بۆ ماوەی 12 مانگ نەوتی عێراق وەکو چۆن بڵێ هەر ئاوا داهاتی بە سفری بمێنێتەوە ئەوان ینی تووشی هیچ گرفتێکی دارایی نابن وەکو چۆن بڵێ دابینکردنی بودجە بۆ ماوەی 12 مانگ ئەوان بەلایانی کەمیشەوە ئەوەیان باس کردم پێم وایە زیاتریشە لە 12 مانگ ئەوە خاڵێکی دیکە عێراق لەبەرەوەی ئەندامە لە سندوقی نەقدی دەولی دەتوانێت قەرز وەرگرێ بە بڕی 5 ملیار و بەرەوسەر ئەوەش هەر بۆ خۆی پشتیوانیەکە بۆ عێراق جگە لەوەی دەتوانێت قەرزی ناوخۆیی بکە و ئەم بارودۆخەش بەم شێوەیە هەر نامێنێتەوە لەبەرەوەی پەستانەکە بە تەنیا لەسەر عێراق نییە وەگەر تێبینی بکەن قەتەر و ئیمارات و کوێیت و ئەوانە پێش عێراق قەراری ئەوەیاندا کە قوی قاهرە هەیە لەو وڵاتانە وڵاتیی وەکو سعودیە جاران 10 ملیۆن بەرمیلی هەناردە دەکرێت ئێستا بەس دەتوانێت 5 ملیۆن لە ڕێگەی بۆری شەرق بۆیان بۆ ئەوە هەناردە بکە وڵاتیی وەکو ئیمارات ئێستا دەتوانێت تەنیا ملیۆنێک بۆ ملیۆن و نیوەک بەرمیل لە ڕێگەی فوجەیرەوە هەناردە بکاتە سەر خەلیجی عومان و لێ بینێرێتە دەرەوە وڵاتیی وەکو قەتەر بە تەواوی حەسر بووە قفڵ بووە بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەو غازەی کە ئەویش بە هەمان شێوە احتیمادی کولی خستۆتە سەر فرۆشتنی غاز و ئێستا داهاتی سفر بۆتەوە و بەحرین بە هەمان شێوە
ئێرانیش خۆی بەشێکە لەو کاریسەیە بەشێکە لەو ڕاستە زۆر باشە لەو کارەساتێکە هەم خوڵقاندوێتی هەم بەسەر خۆیشی دەستخۆش کاک دەشتیە گەڕێم وڵات مادەم وڵاتان بە شێوەیەکی ئام لەو بارودۆخەیان ینی بەشێکی زۆری دەوڵەتان حاڵەتی لە ناکاو قوتوپڕیان ڕاگەیاندووە زڕوفی تاڕەیان ڕاگەیاندووە و کورتێنانی خۆیان بە ئاشکرا ڕاگەیاندووە باشە کاک نەوزاد کێ قەرەبووی ئەم کورتێنانە ئاکاتەوە ئەگەر هاتوو بۆ نمونە حاڵەتەکەت تا ئێستا بەم شێوەیە گەروی هورمز وە گوتمان بەڕووی هەندێک وڵاتدا داخراوە ئەگەر ئەمە بەردەوامی هەبێ دۆخەکە بەکوێگە خۆی دۆخەکە ئەگەر بەردەوام بێ هەر بەرەو خراپتر نەڕوە لەبەرەوەی وەکووتمان بڕی ئینتاجی نەوت و سوتەمەنی و غازی سروشتی کەم دەکات و نامێنێ و سفر بۆتەوە بۆ نمونەی ئێستەکانە بۆیە ئەم گریجیە گەروی هورمزەوە ناوچەیە ئەوەیە لە 1970 نەوتی خاو و مشتقاتی نەوتی دەچێتە بازارەکانی ئاسیاوە ئەوەی کە وەکو باسەکرێت لە ئەو وڵاتانەی کە زۆر زیانیان پێگا لەم شەڕەوە لەم داخستنی گەروی هورمزەوە و نەرچوونی نەوت و سوتەمەنی و غازی سروشتی بریتێ لە وڵاتانی ئاسیا لە سینەوە لە هندستانەوە لە یابان لە کۆریای باشوور لە سەنگافورە کامان هەمووی وڵاتانی زلهێزی پیشەسازین باشە و حتى تەنانەت ئەمریکا بۆ خۆی پێویستی بە بڕێ غازی سروشتی و نەوتی خاوی ئەم ناوچەیەیە لەبەرەوە وەکووتم بۆیە بۆتە شڵەژانێک تەنانەت سەرۆکی وزەی ئەتووە وزەی جیهانی دەڵێ لە مێژووی ئاژانسەکەمانە ڕێکخراوەکەمانە یاخود لە مێژووی بازاری جیهانیە بەقەدەر ئەم 25 ڕۆژە بازاری نەوت لە دنیادا شڵژانی وای بەخۆیەوە نەبینیوە کە وەکووتم لە ماوەی 25 ڕۆژە 500 میلیۆن بەرمیل نەوت نەچێتە بازارەوە بۆیە مەسەلەن ئێستا لە ڕۆژانە وەکو لە تەقاریری ئەم سێ مانگەی یەکەمی ساڵی 2026 ڕۆژانە 106 میلیۆن بەرمیل نەوت لە بازارەکانی نەودا هەنارداکرێت ئێستا تۆ ڕۆژانە بەلانی کەمە لەم ناوچێوانێ 20 میلیۆن 23 میلیۆن 21 میلیۆن 22 میلیۆن نەوت ناچێتە بازارەوە ئەمە پێداویستیەکانی دنیا دابین ناکاوە دەبێتە هۆی کورتێنان ئەوە تاوەکو جەنابتان لە راپۆرتەکەشا باستان کرد هەموو وڵاتان دەستیان بردووە بۆ خەسینی استراتیژیەکانی خۆیان باش ئەگەرم شەڕە بەشدار بێت خۆ خەزینی استراتیژی ئەویش کەمیەتێکی محەدەدا دەبێت لە دواییشدا هەر بکڕێتەوە پڕ بکرێتەوە ئەمانە تەنانەت دەڵێن ئەگەر شەڕەکەش ڕابوەستێت وڵاتانی کەندا و هەمویان تێگرا بە عێراق و ئێرانی شۆ پێویستیان بەدا بۆ 15 ڕۆژ هەیە کە تا بتوانن قووەت و توانای ئینتاجی خۆیان چونکە من وەکو مهندسێکی فەنیوە ئیخساسی نەوت و پترۆکیمیاویات هیچ بیرێک کە داخرا دەبێتە هۆی ئەوەی کەوا ببێتە هۆی شڵەژان لە مەکمەدی بیرەکانە و تێکچوونی دابەزینی ئاستی بەرهەمێنان بۆیە مودەیەکی ئەوەی کە بێتەوە ئەوە یەکێک لە خاڵە سەرچەکان کە جەنابەت مەبەست بوو عێراق و هەرێمی کوردستان بۆچی زۆرترین زیانیان پێگەوەکو کە باسمان کرد لە سەتا داهاتی نەوتیە عێراق و کورتبێنانێکی گەورە لە بودجەیان ڕوودەدا وەزائیدان ژێرخانی ئابووری کردی وزا لە عێراقا بەداخەوانەیە کە خۆی دەبینێتەوە لە چیە وەکو پسپۆرێک کە باسیکەم بریتێ لە بیرەکە نەوتەکان و چێڵگە نەوتەکان دەبێت دەم چێڵگە نەوتیانە بە مستەمڕی تا تعمیر بکرێ پەرە پێ بدرێ و سیانە بکرێ کە ئەمە نتوانراوە جێبەجێ بکرێت دوو نەبوونی بۆری گواستنەوەی هێڵی نەوتی لە ناوخۆ یاخود بۆ سەر بەندەرەکان کامش پێویستی بەوەیە کە هیچێکە لە پایگرنگەکانی ژێرخانی ئابووری یاخود ژێرخانی کەرتی وزا خۆی هەیە خوشکی بەڕێز ئەم پرۆسەیەکی بەردەوامی ڕۆژانە و مانگانە و ساڵانەیە لە کەرتی وزەیە چونکە داخستن یاخود کە نەکردن یا سەرف نەکردنی بودجە بۆ ئەم کەرتە دەبێتە هۆی کەمهێنان لە داهاتەکانی نەوتیە کە خۆمان دەبینین شادەماری ئەوەیە خاڵێکی کە نەبوونی کۆگای گەورەیە لە عێراقا بۆ هەڵگرتنی یەکەم نەوتی خاو دووەمی مشتەقاتە نەوتەکان لە دوای مەسافیەکانەوە ئەمە مەسەلەن لە ئەمریکا یاخود لە سینا یاخود لە وڵاتە گەورە پیشەسازەکانە هەڵگرتنی کۆگا یاخود بوونی کۆگای گەورە بۆ هەڵگرتن و خەزنکردنی مشتەقات و بەروبوومە نەوتەکان و نەوتی خاو بۆیە دەبێت مەسەلەن ئێستا سعودیا وەکو وڵاتێکی گەورە دەتوانێت تەنها بۆ ماوەی 2 هەفتە کۆگای هەیە نەوتی خاو هەڵبگرێت لە دوای ئەوە دەبێت بیرەکان دابخات داخستنی بیری نەوت وەکو فیشەکنانە بەسەری خۆتەوە کوشتنی خۆتە ئەوەندە مهمە ئەوەندە هەستیارە بەڵێ
باشە خاڵێکی کە کۆگانە بوو نەبوونی مەسافی گەورەیە لە وڵاتەکەتا لە عێراق لە هەرێمی کوردستانە چەندین ساڵ و تومانە کاکە سێ مەسافی نەوت هەیە لە هەرێمی کوردستانە بیکەن بە 10 بیکەن بە 7 بیکەن بە 8 لەبەرەوەی تۆ دەتوانیت داهاتێکی ناوخۆی پەیدا بکەیت لە مشتقاتی نەوت لە بنزین لە گازۆیل لە نەوتی سپی لە قیر لە نەوتی ڕەش و ئەمانە عێراق ئەمەشی تا ڕادەیەکی کە زۆر کەمە مەسەلەن مەسافی گەورەی داهێناوە مەسفای کەربەلا کە توانە قودرەتی 150,000 بەرمیل ڕۆژێکا بۆ 300,000 بەرویلا بە باشترین تەکنۆلۆژیا و پێشکەوتوترین تەکنۆلۆژیا دروست کراوە بەس ناکەوێتە ئیش لەبەر گەندەڵی و نابردنی بەڕێوەبردن و لە ژێر فشاری کاتی فشاری هەندی وڵاتی ناوچە بە تایبەتی ئێران کە دەیەوێت هەمیشە عێراق دەستەمۆی ئەو بێغازی چوشی لێ بکرێ نەوت و مشتقاتەکانی لێ بکرێ یەکێک لە خاڵەکانی تر مەسەلەن لە دوای لە عێراقا لە ساڵەکانی هەشتا و هەفتاکانەوانە وەکو ژێرخانێکی ئابووری کەرتی وزە بریتی بووە لە پیشەسازی پترۆکیمیاویات لە بەسرا مجمعی پترۆکیمیاویات هەبوو کە لە هەموو شەرقی ئەوسەد تا یەکەم بوو لە هەشتاکانە باشە لە دوای شەڕەکانی عێراقەوە عێراق دوای ئەوە کرد لە دوای 2023 شەوە ڕوخاندن و ڕێهات ڕژێمی تازەی عێراقا ئەم بوارانە هەمووی پەچی کەوتووە لە هەرێمی کوردستانە بۆچی نەمانتوانی لە ماوەی ئەم لە ساڵی 92 کە لە 2002 دەستمان کرۆ بە نەوت فرۆشت و هەڵدانەوەی بیرەکانی شیوا شۆک و تەقتەق و ئێستاش چەندین بیرە نەوت و چێڵگەی نەوتیمانەیە نەمانتوانی پیشەسازی پترۆکیمیاویات گەشە پێبین کە وەکو وایە ئەگەر بەرمیلێ نەوت بۆ نمونە $50 لە مشتقاتەکانی $200 دەزەکەوێ بە ئەنواع ئۆشکاڵەکانەوە نەخێر لەبەر ئەوە وەکو وتم ژێرخانی کەرتی وزە لە عێراق و بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە ژێرخانێکی لەرزۆکی ناکامڵە بۆیە هەست بۆ گرنگی ئەکرێ ئەکەویتە دۆخێکیەوە بەم دۆخەی ئێستا بۆ نمونە هەر کورتترین قسەت پێ بڵێم لەوەی کەوا جوابی یەکەمی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی نەوتی عێراقی وتیان ئێمە ڕازی نین نەوتەکەی ئێوە لە بۆری ئێمەوە بێ وەزیری نەوت حەیان عەبدولغەنی وتی ئێمە لە ماوەی هەفتەیەکا دەتوانین بۆریەکەی خۆمان کەرکووک جیهان جێبەجێکەین هەفتەکە ڕۆژ و دەڕۆژەکەش ڕۆژ جێبەجێ ناکرێت 100 کیلۆمەترە تێک چووە وێزگەیە بۆریە لە حیما ئەمانەیە تەقینەوەیە لەبەر ئەوە کەرتی وزە وەکو وتم خوشکە تۆ دەتەوێت داهاتت دەستکەوێ دەبێ پارەی باشی تیا سەرفکەی بۆی داهاتێکی زیاتر دەستکەوێتەوە ئەمانە کەم و کوڕێکانە دەستخۆش کاک دەشتی مادەم ینی هەمووان کۆکن لەسەرەوەی کە مەترسیەکە هەیە بەتایبەت لەسەر کەرتی وزە لەم کاتەدا کە جەنگ هەیە یعنی پرشکی ئەم جەنگە بەر زۆرێک لە وڵاتان کەوتووە بە عێراق و هەرێمی کوردستانیشەوە ئەمریکا لە سەرەتای جەنگەکەەوە داوای لە وڵاتانی ئەندامی ناتۆ کرد هاوپەیمانەکان کە هاوکاری و پشتگیری بکەن لە جەنگەکەدا ئەم وڵاتانە بۆ لە ئێستادا مووقیفیان نییە هەڵوێستیان نییە بۆ کردنەوەی گەڕووی هۆرمز ینی خۆ لە ساڵحی ئەوانیش نییە لە بەرژەوەندی ئەوانیش نییە کە گەڕووی هۆرمزدا بخرێ ئەی بۆ هیچ هەڵوێستێکیان نییە بەرزبوونەوەی نرخی غاز لە ئەوروپا و بۆتە بەرزبوونەوەی نرخی بنزین لە ئەوروپا بەگشتی و لە ئاسیاش بە تایبەتی بەڵام ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ پەیمان نامەی ناتۆ کە وڵاتانە لە نێوان خۆیان واژۆیان کردووە دوو مادەی یاسایی هەیە دوو مادەی پەیمان نامەکە هەیە کە ڕێگری دەکات لەوەی کە ناتۆ یاخود هەر ئەندامێکی ناتۆ بە ناوی ناتۆ یاخود ناتۆ وەکو حلفێک وەکو هاوپەیمانیەک داخڵی جەنگەکە ببێ دیارە هەر وڵاتێک خاوەنی سەرۆری سیادەی خۆیەتی دەتوانێت بە فەردی یاخود وەکو وڵاتەکە داخڵی جەنگەکە ببێ لە پاڵ ئەمریکا ببێ بە هاوپەیمانی بەڵام وەکو ناتۆ یا لە ژێرناوی ناتۆ دوو مادە هەیە کە ڕێگری دەکات مادەی یەکەمیان کە مادەی 5 باس لە ناوچەی جوگرافی دەکات ناوچەی جوگرافی ئەو وڵاتانەی ئەوروپا وەزایدن کە کەوتونە سەر زەریات لەسیەوە یاخود منطقەی زەریات لەسی و سەروی دەریای ناوەڕاست هەر بارودۆخێکی ناهەموار یا شەڕ جەنگ لەم ناوچەیە ڕووبدا ناتۆ دەتوانێت داخڵ ببێ ئەوە خاڵ یەک خاڵی دوو پێویستی بە ئیجماعە پێویستی بە جۆرێک لە جۆرەکان بە کۆدەنگیە بۆ بەشداریکردن و ئەوەی کە ناتۆ دەیکا و داخڵی جەنگێک دەبێ لە ژێرناوی بەرگری بە کۆمەڵ داخڵ دەبێ یعنی ناتوانێت هێرش بکە بەس لە یەک حاڵەتدا لە حاڵەتی بەرگریدا ئەوان دەتوانن ئەو هێرشەی ئێران تاوەکو ئێستا بەمە تێبینی بکە بۆ سەر ئەوروپا نییە ڕاستە چەند موشکێک
کەوت لە ناو خاکی تورکیا و تورکیا بەهۆی ئەو سەداسەیی کە کەوتۆتە ئەوروپا و ئەندامە لە ناتۆدا بەڵام هەرزوو ئەوان ڕەتیان کردەوە کە دەستی ئێرانی تێدا بە یاخود ئێران بە ئێران خۆی پاراستووە لە ناتۆ لە ڕاستیدا ینی هەر هێرشێکی ئێران بۆ سەر ئەندامێکی ناتۆ ئەوە وەکو چۆن بڵێ پستانە سەربازیەکە شەڕەکە جەنگەکە بۆ ئێران خەستر و تونتر دەبێت بۆیە نەهاتوونەتە ناوی ئەگەر تێبینی بکەن لە کاتێک کە گۆڕی هورمز داخرا و دواتریش کاریگەری خراپەکانی دەرکەوت بۆ هۆی بەرزبوونەوەی نرخی وزە لە بازارەکانی دنیادا و جۆرێک لە ناسەقامگیری دروست بوو سەرۆکی ئەمریکای زۆر تووڕە کرد و داوای لە ناتۆ کرد چەند جارێک ینی بە تەلمیحیدا سەرەتا بەغێر مباشر و دواتر بەڕاستە و خۆ داوای لێکردن دوای ئەوەی کە لە ناتۆ بێ ئومێد بوو هات داوای لە وڵاتانە کرد کە بەهۆی ئەم داخستنی گەڕووی هورمزەوە زەرمەند بوونە زیانیان بەرکەوتووە بێنەوە ناو شەڕەکە و ببن بە بەشێک لە شەڕەکە بۆ کردنەوەی گەڕووی هورمز و گەڕووی هورمزیش ئەمریکا لێکێک لە خاڵەکانی 15 خاڵی کە لە ڕێگەی پاکستانەوە عەرزی ئێرانی کردووە ئەوەیە کە ببێتە ڕێڕەوێکی وەکو چۆن بڵێ ئازاد یعنی بە هیچ شێوەیەک لەژێر هەژمونی ئەمریکادا نەمێنێتەوە بەبێ اتفاقی کە جەنابەت لە سەرەتادا باس کرد اتفاقیان کلۆز کە لە ئەمریکا تەوقیع کرا و وڵاتانە هەمویان واژۆیان کردو لەسەری مەمەڕی گەڕووی هورمز کە 33 بۆ 34 کیلۆمەترە بە هیچ شێوەیەک ناچێتە زمنی ئاوی هەرێمی وڵاتەکانەوە ینی هەر وڵاتێک بەپێی یاسا پیاسانە دەوڵەتیەکان 12 میلی دەریایی لە کەنارەوە بۆی هەیە سیادەی هەبێ بەسەریدا سەرۆری هەبێ بەسەریدا یعنی ئەگەر سیرکەی ئێران لەو بەرەوە 12 میل بێت و عومان لەو بەرەوە 12 میل بێت 12 میلی بەحری 24 میلی بەحری دەکات تەجاوزی ئەو 33 کیلۆمەترە دەکات بەڵام ئەم ڕێڕەوەی گەڕووی هورمز بە نەس بە سەریحی عیبارە هاتووە کە لە ناو ئیتفاقیان کلۆزدا ڕێڕەوێکی دەریایی ئازادە هیچ وڵاتێک توانای نییە کە دەسەڵاتی هەبێ بەسەریدا مثلەن هەڕەشەی گرتنی بکە یاخود بیگرێ یاخود سیادەی خۆی بەسەردا فەرز بکات بۆیە ئەمریکا تووڕەیە لەو بارەیەوە و هەوڵی فەزی ئەو یاخود هەڵوەشانەوەی ئەو قەرارەی ئێران و ئەو هینەکردنەوەی ئەو گەروە دەدا پێشبینیەکان وایە ئەگەر ئێران ڕازی نەبێ بە هێزی سەربازی بێ داخڵیان باشە کاک دەشتی وەک کۆتا پرسیار زۆر بە کورتیە گەروەڵام من بیتەوە باسی هەڵوێستی ئەو وڵاتانەمان کرد وڵاتانی هاوپەیمان و ئەندامانی ناتۆ کە بۆ لەم کاتەیە وەڵامەکەم وەرگرت بەڵام بیرمان نەچێ ئێمە هەرێک لەو کەشتیانەی کە بە گەرووی هورمزدا هاتوو چۆیان کرد بێت ئەمانە ئینشورانس و تەمیناتیان بۆ کراوە ئەو کۆمپانیانی کە تەمیناتی ئەم کەشتیانەیان کردووە لەم کاتەدا هەڵوێستی ئەوان چییە خۆ بێگومان ئەوانیش ڕەنگە لەم کاتەیە زەرمەند دەستخۆش بە بێگومان پرسیارەکە زۆر وەجیهە زۆر لە کاتی خۆیداهاتی لە ڕاستیدا ئەگەر ئێران ئێستا بڕیاردا بەکردنەوەی گەڕووی هورمز بڵێ من گەڕووی هورمزم کردوتەوە شەریکاتی نەقڵ یاخود ئەو کۆمپانیانی کە کاری گواستنەوە دەکەن لە ڕێگەی تانکە زەبەلاحەکانیانەوە لە ڕێگەی کەشتێ زەبەلاحەکانیانەوە یعنی بە جۆرێک لە جۆرەکان شەریکاتی تەمین کۆمپانیەکانی دڵنیایی یعنی بەشێکیان هەر خۆیان دەرباز کردووەلەوە بەشێکیان دوای ئەو شەڕە بە هیچ شێوەیەک تەمینی کەشتیەکان ناکەن بەشێکیشیان نسبەی تەمینەکەیان نسبەی ئەو پارەی کە مەفروزە کەشتیەکان بیدەن یاخود وڵاتانی خاوەنی کەشتی بیدەن بەرزی کردوێتەوە بۆ نسبەی سەدادوو کە ئەمە نسبەیەکی خەیاڵی زۆر زۆرە بە نسبەتی شەریکاتی نەقڵەوە ئەمە خاڵی دووەم ئەوەی کە باس کرد بە نسبەت 2 میلیۆن دۆلارەکەەوە پێشتر عێراق عەفوەن پێشتر هەر کەشتێک لەوێەوە تێپەڕی بووە خەرجەکەی نزیکەی 125,000 دۆلار بوو ئێستا بەرز بۆ 2 میلیۆن دۆلار ئەوەش بۆ خۆی هەر ڕێگرە لەوەی کە کەشتێک بێت نەوت بێنێ تەنها ئەو کەشتیانە نەبێت کە خاوەنداریەتەکەیان دەوڵەتە ئێستا عێراقیش لای بەڕێستان ڕوونە کە عێراق خاوەنی هیچ جۆرێک کەشتی نییە تاوەکو لە ڕێگەیەوە نەوتی خۆی بنێرێتە دەرەوە بێگومان ینی ئەوە هەر لە ڕێگەی شەریکاتی نەقڵ و زۆر سپاس کاک دەشتی هیچ کاتم نەماوە کاک نەوزاد زۆر بە کورتی ئەگەر شتێکتان مابێت لەسەر گرنگی ئەم بابەتە و بەتابەت بۆ هەرێمی کوردستان زۆر بە کورتی سپاس دەکەم من هیوادارم ئەم بابەتە زۆر قسەی زیاتری هەڵەگرت بەڵام کاتی بەرنامەکەی من هەرەوەندە چونکە وەکوتم شادەماری ژیان و پێشکەوتن بریتێ لە ئابووری و لە ناو ئابووریژە بریتێ لە کەرتی وزە تۆگەر کەردی وزت پتەو نەبێ بەهێز نەبێت دەکەویت ئەو حاڵەتە لە ناکاوانەوە کەتەوە لە کاتی شەڕ و لە کاتی ناناکاویە ناتوانیت خۆت دەرباز ئەوەی
گرنگە بۆ هەرێم و عێراق لەم کاتەیە چییە؟ ئەوەیە تایبەت لەگەڵ یەک و ئیتفاقیەکان بەدڵنیایەوە ڕێبکەون کاری پێکەوە بکەین و هەتا هاوکاری یەکتری بکەن بۆ عێراق و هەرێمی کوردستانیش باشە و نەوتی عێراقیش محاولە بکەن و زیایی بکەن لەو بڕی 250,000 چونکە بۆریەکەی هەرێمی کوردستان لە کاتی خۆشیاوا دیزاین کراوە تقریبا تا توانای 900,000 بەرمیل لە ڕۆژێکا تا ملیۆنێکیش هەیە. خۆگەر عێراق بتوانێت ئەو بڕی خۆی لە 250,000 زیاد بکات و هەرێمی کوردستانیش لە ئەم 25,000 ئێساکە ئەوە بگاتەوە 200,000 و سەروتر تقریبا پێکەوانێ بتوانن 800,000 900,000 بەرمیل ڕۆژانە بکەن دەبێتە هۆی دابینکردی داهاتێکی باش لەگەڵ احتیاط و یەدەجی پارەی بانقی ناوەندیژە ئەوە دەتوانێت وەکو وەزیری خارجیش باسی کرد وەزیری نێفتیش دەتوانن تا 5-6 مانگ بەو شێوەیە دەبر بکەن ئەبێ پەنا بنە بەر قەرز بەڵام قەرز بۆ خۆی خراپترین بژاردەیە لە بەرەوەی تۆ فەوائیدی دەوێت و دانەوەی دەوێت کەواتە حاڵەتەکە زۆر مەترسیدارە هیوادارم پێکەوە کاری باش بکەن و هیواداری گەورەشەوەیە کە شەڕەکە کۆتایی بێ بە بەزوترین کات نەوزاد مهندس چاودێری سیاسی بەسپاسەوە کە لەگەڵمان بوویدەم ئێوارەیە کاک دەشتی قادر ماستەر لە ئاگرێبەستە نەوتەکان سوپاس کە لە ڕێگەی ستریمەوە لە ڕانیەوە لەگەڵمان ئامادەیت هەبوو سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون تا سبەی ئێوارە بە تەوەرێکی تر لەگەڵتان دەبین شاد و بەختەوەر بن. سليماني هولير دهوك حلبجة كركوك سليماني هولير ديالا رواندز آميدية حولير كركوك آكري كركوك رانيا كلان سليماني كفري باغدا سليماني شمشمال بغدا سليماني شنغال سليماني قامشلو سليماني حشكي تاران اسطنبول غزة فلسطين القاهرة سليماني نيويورك گوندی گەشتیاری قەیوان پرۆژە ناوازە و استراتیژیەکەی شاری سلێمانی دەرفەتێکە دووبارە نابێتەوە. ئەم پرۆژەیە لەلایەن قەیوان گروپەوە بنیادنراوە. ئێستا دەتوانن ببنە خاوەن ڤێلایەکی گەشتیاری لە گوندی گەشتیاری قەیوان. پرۆژەکە دەکەوێتە نزیک پارکی هەواری شار و ژینگەی گوندەکە تەواو خاوێن و تەندروستە چونکە لە 175 سەوزاییە. لە جوانی و دڵگیریدا شوێنەکە لە کوردستاندا بێوێنەیە. خزمەت گوزاریەکانی وەک مزگەوت، ناوەندی پەروەردەیی، مۆڵ و مارکێت یان هەر خزمەت گوزاریەک تۆ ئارەزووی دەکەیت بۆ ژیانێکی ئارام فراهەم کراوە. هەڵکەوتەی جوگرافی نزیکە لە ناوەندی شاری سلێمانی و دوورە لە جەنجاڵی و قەرەباڵغی شەقام. دەتوانن سەردانی پرۆژەکە بکەن و نمونەی ڤێلا تەواوبووەکان ببینن و لە جوانی و کواڵیتی بەرزی دڵنیا ببنەوە. گوندی گەشتیاری قەیوان، ژیان لە ناو سروشت، ژیانێکی تەندروست. سیرکە ئەوە ئاوی سلێمانیە بە دیزاینێکی نوێ بەرهەم دەهێنرێت. شێوازی نوێی ئاوی سلێمانی، ڕووکاری نوێی کارتۆنی ئاوی سلێمانی، پێشەنگی لە تازەگەری و داهێنان بە بەرگێکی نوێ و بە دوو شێوازی جیاواز خۆی نمایش دەکاتەوە. ئاوی سلێمانی جگە لە کوالیتیە بەرزەکەی هەمیشە لە نوێبوونەوەدایە. کارتۆنی بۆر، کارتۆنی سپی، دوو شێوازی نوێ و جیاواز بۆ ڕازاوە